بەڵێ لەبارەی چارەسەرکردنی زبڵ و خاشاکی بەتایبەت سنووری شارەوانی هەولێر دەمەوێت لەگەڵ بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر گفتوگۆ بکەم ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 کاک عەبدولواحید دەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەوەی کە بڵاوتان کردوتەوە لە ڕۆژانی جەژندا ڕێژەیەکی زۆر لە زبڵ و خاشاکە بوو بەتایبەت پاشماوەی قوربانیکردن دەکرێت پێمان بڵێ کە ئەم زبڵ و خاشاکە چی بەسەردێت چۆن چارەسەری دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە حقیقەتەن ئێمە لە پێش دەژن پیلانێکی تۆکۆماندانە بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆڵکردنی گشت ئەو زبڵ و خاشاکانیان پاشمەوەی ئەو ئاژەڵانە بتوانین کۆنتڕۆڵ بکەینەوە بۆ ئەمە بەستەش ئێمە زیاتر لە 35 شوێنمان لە هەولێردا دەستنیشان کرد و حاویەماندانا بۆ ئەوەی هاوڵاتیان لە کاتێکە کە لە فڕدانی پاشماوەی ئەو ئاژەڵانە بتوانن بە نزیک وەزووترین کات بگەنە ئەو شوێنی حاویانە و تاکو و زبڵەکانی خۆیان لەوێ فڕدەن ئەمە لەلایەکەوە و لەلایەک ترەوەش ئێمە بە تەواوی ئەو ئامێرانەی کە دانرابوو بۆ بەکارهێنانی بۆ فڕدانی ئەو زبڵ و پاشماوانە بەکارهێنرا بۆ ئەوەی نەهێڵین بە هیچ شێوەیەک سنتەری شار و ناوگەڕەکان بە هیچ شێوەیە پیس بێتن سوپاس بۆخوا توانیمان وەک بەڕێستان ئاماژتان پێکردووە کە زیاتر لە 6360 تەن زبڵ و خۆڵ و خاشاک و پاشماوەی ئاژەڵ ئێمە لە ماوەی ئەو 4-5 ڕۆژەدا بگوازینەوە بۆ کانی قرژاڵە و لە وێن دەرەوەش ئێمە بە شێوەیەکی تەندروست ئەو حەفرانەی کە کراوە ئەو زبڵانە لەوێ دادەدێتەوە دواتریش بە خۆڵی خاوێن دادەپۆشرێتن بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی یان میکرۆبات و ڤایرۆسات. بەڵێ کاک عەبدولواحید وەک خۆشت ئاماژەت پێکرد نزیکەی 35 حاویە گەورە دانرابوو بۆ ئەوەی کە هاوڵاتیان پاشماوەی قوربانیکردن و زبڵ و خاشاکی و چەند ڕۆژەی تێدا فڕێدەن ئەمە تا چەند سەرکەوتوو بوو هاوڵاتیان هاوکارتان بوون لەوەی کە زبڵ و خاشاکەکە لە نێو شەقام و کۆڵانەکان بەجێ نەهێڵن و بیبەنە نێو ئەو حاویانەی کە ئێوەداتان نابوو؟ بەڵێ هەتا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوو بوو بەڵام سەرڕای ئەوەش هەندێک لە هاوڵاتیان بەداخەوە لەوانەیە هەتا زبڵ و خاڵ و خاشەکەی گەیاندوواتە لای حاویەکەش بەڵام لە تەنیشتی فڕێداوە و هەندێکیشیان پابەند نەبوونە کە ئێمە دائیمەن ئەگەر تێبینیتان کردووە لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و لە دەستگای ڕاگەیاندنەکان ئاگاداری هەموو هاوڵاتیانمان کردوتەوە کە ئێمە ئەو شوێنانماندانێ بۆ ئاسانکاری کە ئەوان زبڵ و خاشەکانیان بە زووترین کات بگاتە ئەو شوێنانە تاکو ئێمە فڕێ بدینەوە بەڵام زۆربەی هەر زۆری خەڵک پابەند بووە و بەشێکیان بەداخەوەی ئاوژەم پێکردەوە لەوانەیە بە تەواوی ڕێنمایەکان جێبەجێ نەکردیە بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ زیاتر هاوڵاتی ڕۆشنبیری پاکڕاگرتنی شار ئەوانەیە زیاتر دەبێتەوە و هەروەها لە ڕێگای ئەو کەناڵانەی یان لە ڕێگای ئیعلامی سەرۆکایەتی شارەوانی هەولێر و لە ڕێگای بەڕێستان و ئەو کەناڵانەی کە هاوکارمانن دەتوانم بڵێم ڕێژەیەکی باش ڕۆژانە پابەندی ئەو ڕێنمایانە دەبن. زۆر باشە کاک عەبدولواحید خۆتان دەزانن کە چەندین وڵات ینی پێست و خوری ئەو ئاژەڵانەی کە سەری دەبڕن هەناردی دەکەن و پاشان لە پیشەسازیدا بەکار دەهێنرێتەوە لە هەرێمی کوردستان هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی ئەو ئاژەڵانەی کە سەر دەبڕدرێن جارێکی دیکە سوود لە پێست و لە خوری و لە بەشەکانی دیکە و ئاژەڵانە وەربگیرێت و بەکار بهێنرێنەوە؟ بەڵێ بەدڵنیایەوە خۆ لە هەولێریش ئەو خوریانە ئەوە فڕەنادێتن بەڵام ئەوەی کە فڕێدێتەوە لەوانەیە ئەو پاشماوەیە کە بەکار سوودی نییە فرۆدێتن بەڵام ئەوەی کە بە سوود بیتن بەدڵنیاییەوە چەندین مەسەڵێن لە قەسابخانە و لە چەندین شوێنتر یان ئەوانەی کە تیجارەتی بەو بابەتە دەکەنەوە لەوانەیە خوریەکان هەڵدەگرن و لە پاش ئەوەی کە خاوێن دەکرێتەوە و تاقیم دەکرێتەوە ئینجا دواتر بۆ بەکارهێنانی بەڵام ئەوەی کە لای ئێمە کە زیاتر پەیوەستە بە شارەوانی ئێمە زیاتر هەڵبەتەکانمان بۆ ئەوەیە فرێدانی ئەو پاشماوەی کە بەکەڵک نایێتەوە و ناردنی بۆ کانی قژاڵەوە لەوێ دەرەوەش دواتر دەفنکردنی بە شێوەیەکی تەندروست. بەڵێ ینی خۆشت ئاماژەت پێکرد زبڵ و خاشاک ژێر خاک دەخرێت و بەژێر خۆڵەوە دەکرێت تا ئێستا هیچ کۆمپانیایەکی هیچ لایەنێک دەست پێشخەری نەکردووە بۆ ئەوەی ینی زبڵ و خاشاکی پارێزگاکە ڕیسایکل بکاتەوە و بەکاری بێنێتەوە و پرسیارێکی دیکەش ینی ئایا زبڵ و خاشاکی هەولێر جیا دەکرێتەوە؟ بەداخەوە پرسیارێکی زۆر گرنگە تاکو ئێستا هەولێر هەتا ئێستا ڕیسایکلینێکی وهادانراوە بۆی کە بتوانێتن سوود لە گشت ئەو پاشماوەی زبل و خۆڵ و خاشاکە
وەرگێتن هیوادارین ئێستا حکوومەت و بەکەواوی لە سەخەتە بۆ ئەوەی لە بۆ هەولێریش بتواندێتن کارگەیەکی ڕیسایکلین دابین بکرێتەوە چونکە بەدانانی ئەو کارگەیە بەڕاستی دەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ ئەوەی سوود لە گشت ئەو پاشماوانە یان ئەو خۆڵ و خاشاک و زبلانە وەربگێتەوە دووبارە سێبارە لە هەمان کاتیشدا ئەگەر ڕیسایکلین هەبێتەوە بەدڵنیاییەوە ئەو موادانیا ئەو کەرستانەی کە دەفن دەکەن لە ژێر خاک کە دەبێتە هۆکارێک بۆ پیسکردنی ژینگە ئەوە دەتوانێتن بە شێر لە شوەکان هەم سوودی وەرجێتەوە هەمی ژینگەکە بپارێزێتن بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینی نوێیەم پەلە بکاتن بۆ ئەوەی بتوانین ڕیسایکلینێکی ڕێکوپێک لە بۆ هەولێریشدا بدێتەوە تاکو زۆرترین سوود بۆ ئەم بابەتەش وەرجێتن. بەڵێ ینی ئێستا هیچ شتێک لە بەرنامەدا هەیە بۆ ئەوەی کە کارگەیەکی ڕیسایکلین دروست بکرێت لە پارێزگای هەولێر؟ تاکو ئێستا کۆبنەوە لە وەزارەتی شارەوانی و لە ئاسی سەرەوەتر ئاگدارین کە کۆبنەوە دەکرێت و دراسی ئەو بابەتان دەکرێتەوە بەڵام تاکو ئێستا بە فعلی شتێکی وها لە واقع نەکراوە نوشتە بواری جێوەجێکردن بەڵام ئاگدارین کە دراسەتێکی جددی و ئەو بابەتە زۆر بە هەندوە جیاوە بۆ ئەوەی لە هەولێر بتواندێتن ڕیسایکلین هەبێتن. بەڵێ بۆ ئەوە هەنگاوێکی دیکە پێویستە کاک عەبدولواحید کە پێم وابێت لە ڕابردووشدا ینی گفتگۆی لەبارەوە کرا بەڵام نازانین بۆ نەکەوتە بواری جێبەجێکردنەوە ئەویش جیاکردنەوەی زەبڵ و خاشاک بوو بۆ نمونە شوشە و کانزاکان بەجیا مادە خۆراکیەکان بەجیا کارتۆن و مقەبا و ئەوانەی دیکە بەجیا بۆەوەی کە لە ڕیسایکلیندا بە ئاسانی ینی بێن بەدەستەوە ئەم پرۆژەیە گەیشت بەکوێ؟ بەڵێ هەتا ڕادەیەکی ئەگەر ئاماژە پێ بکەمەوە تەوعان دەتوانم بڵێم ئێستاژ مەسەن ئەوەی کە کارتۆنە یان شوشەیە هەتا ڕادەیەکی باش جیا دەکرێتەوە و سوودی وەردەجێتەوە بەڵام ئێمە کە مەبەستمان لە ریسایکلکردن و جیاکردنەوەی ئەو کەرستانە ئەگەر کارگەی ریسایکلینگ نەبێتەوە هەرچەند جیا بکەیەوە بەڵام دواتر لە شوەیەک لە شوەیەکان دووبارە تێکەڵ دەبێتەوە بۆیە بنەمای ئەو کارکردنە بە شێوەیەکی تەندروست ئەوەیە کە ئەتوو کارگەیەکی ریسایکلین هەبێتەوە و لە هەمان کاتیشدا بەلاتەری لەگەڵ ئەو بابەتە بتوانی گشت ئەو کەرستانی کە لە موادی ئەزویە موادی شوشەیە کارتۆنە و چەندین بابەتی تر جیا بکرێتەوە تاکو زۆرترین سوودی هەبێتن و دووبارە بەکار بهێنرێتەوە. زۆر باشە. ئێستا لە پارێزگای هەولێر ڕۆژانە چەند تۆن زبڵ و پاشماوە هەیە؟ بەڵێ دەتوانم بڵێم ئێمە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕۆژانە ئێمە 2200 تۆن زبڵ هەڵدەجێتەوە لە هەولێر چ زبلی ماڵان یان ئی چێشخانەکان یان ئی گەڕەکان یا هەر ئەو کارگەری 2200 تۆن دەنێرێتە بۆ ئەوەی. بەڵێ ئەی پاشماوە پزیشکیەکان ببوورە پاشماوەی نەخۆشخانەکان سەبارەت بە پاشماوەی پزیشکەکان بەڵێ پاشماوەی پزیشکان ئەوانە گرێبەسی تایبەتیان هەیە چونکە ناکێتن بە هیچ شێوەیەک ئەم زبڵە تێکەڵ بکرێتن لەگەڵ زبلیکانی خەژارە لەبەر ئەوەی نبێتە هۆکارێک بۆ گواستنەوەی نەخۆشی یان خۆنەکە هەر بابەتێکی تر بۆیە بەڕاستی ئەو خەستەخانەیە ئەو نەخۆشخانانە محرەقەیان هەیە لە ڕۆحرەقەی دەستێنرێتەوە بە شێوەیەکی تەندروست معالەزە دەکرێت. بەڵێ چەند کۆمپانیا زبڵ و خاشاکی سنووری شارەوانی هەولێر کۆ دەکەنەوە کاک عەبدولواحید؟ بەڵێ بەنسبەی سەبارەت بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر تاکو ئێستا ئێمە 6 گرێبەستمان هەیە ئەو 6 گرێبەستە 6 کۆمپانیا وەرگرتوێتەوە دابش کراونە بۆ چەند زۆنێک بە پێی بەڕێوەبەراتی شارەوانیەکان لەبەر چکە ئێمە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر 6 بەڕێوەبەراتیمان هەیە هەر بەڕێوەبەراتی شارەوانیەک زۆنێکی وەرگرتووە لە گەڕەکەکانی شاری هەولێر و ئەو کۆمپانیانە بە پێی ئەو گەڕەکانە و پێی سنووری ئەو بەڕێوەبەراتیانە دابش کراونە بۆ 6 کۆمپانیا. زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر لەگەڵم بووی. سپاس.